کاتێک کە سەردانی گۆڕستان دەکەی لەوێ کۆمەڵێک ئازیزمان لەوێ شاردۆتەوە، خوالیان خۆش بێ یا ڕەبی. بەڵێ هەندێکمان دایەگیان یا باوەگیانمان لەوێ بەجێ هێڵاوە، دایکمان بەجێ هێڵاوە یا باوکمان یا هەردووکیان، کوڕی خۆمان بەجێ هێڵاوە، کچی خۆمان بەجێ هێڵاوە، براو خوشکی خۆمان بەجێ هێڵاوە لە گۆڕستان. بەڵێ ئێستاوان لە گۆڕستانن، کاتێککە بمانەوێ کاتێککە بمانەوە سەردانیان بکەین، جاران دەمانەوە چی بۆ لای باوکم، ئەچم بۆ لای دایکم، ئێستا ئەچم بۆ لای گۆڕەکەی. دایەگیان و باوەگیان نەمان. جاران ئەچم ماڵی کوڕەکەم، ئێستا ئەچم بۆ لای گۆڕی کوڕەکەم. جاران ئەچم بۆ لای ماڵی کچەکەم، ئێستا ئەچم بۆ لای گۆڕی کچەکەم. براکەم خوشکەکەم بە هەمان شێوە. بەڵێ ئەوان ڕۆشتن، ئێمان بەجێ هێڵا، ئێمەش بە هەمان شێوە ئازیز و خۆشەویستەکانی خۆمان بەجێ دەهێڵین. بەڵێ ئێستا ماڵی ئەوان گۆڕستانە. جارە قسەمان لەگەڵیان ناکرد، ئەڕۆشتین دائەنیشتین، دەستی دایک و باوکمان باچە کرد. بەڵام ئێستا نەماتەوە، ئەوە نەما بڵێ ڕۆڵەگیان ئێستا چۆنی دایەگیان باوەگیان، هەتا ئێوارە لە دیار گۆڕەکەی بڵێ باوەگیان بەخوا جواب ناداتەوە، هەتا ئێوارە بڵێ دایەگیان بەخوا وەڵامت ناداتەوە، بەخوا فرمێسکەکانت بۆ ناسڕێ، بڵێ ڕۆڵەگیان بۆچی ئەگریت؟ مەگری، هەرچێنە دەگری بگری. لە دنیادا دەگریای ماچی دەکردی فرمێسکەکانی بۆ دەسڕیت، ڕۆڵەگیان مەگری، باوشی پیاگری ماچێ کردی. بەڵام کاتی ئەڕۆتە دیار گۆڕەکەی، دایەگیان و باوەگیان هەرچە ڕێبایەکی بەخوا وەڵامت ناداتەوە. کارەساتە مردن، مردن شتێکی ئاسان نییە. خۆشەویستەکانمانی دەژێر خۆڵە شاردۆتەوە، دوعای خێران بۆ بکەن، لە بیریان مەکەن. تەواو ئێستا جارانە چووی ماڵی باوکت، ئێستا لە چوو ماڵی دایکم، جارە دایکەکەشن نەماوە، تەواو خوالیان خۆش بێ، کۆتاییان پێ هات. ئێمەش کە دایک و باوکین، ڕۆژێک دێت بە هەمان شێوە مناڵەکانمان بەخوا دێنە دیار گۆڕەکەمان، هەرچەندە پێمان بۆمان بگرین بەخوا وەڵامێکمان نییە بۆیان. بڕۆ دیار گۆڕەکەی باوکت دایکت، هەزار جا بڵێ باوەگیان دایەگیان بەخوا وەڵامێک نابیستی، نییە، چونکە مردن. چونکە ڕۆژێک بوو دەستی ئەوانت ماچە کردو لە خزمەتیان نابووی، قسەی خۆش لەگەڵیان ناکرد، بەڵام ئەمڕۆ نەما، ڕۆژت کۆتایی پێ هات. بەڵێ کاتێککە ڕۆیتە دیار گۆڕەکەیان تەنها چییە بینی؟ لە جاتی باوەگیان و دایەگیان و کوڕە جوانەکەم و کچە جوانەکەم و براکەم و خوشکەکەم تەنها خۆڵ و بەردەبینم، بەس. ڕاستە هیچم سەردانی گۆڕەکەی باوک و دایکم کرد، بەڵام چیم بینی؟ خۆم و بەرد، هیچی ترم نەبینی. سەردانی مناڵەکەی خۆم کرد کە مردووە، براکەی خۆم، خوشکەکەی خۆم، خزمەکەی خۆم، مێردەکەت، خێزانەکەت، بەڵام تەنها خۆڵ و بەردەبینی، هیچ نابینیت. ئەوەی لەسەرمانە دوعای خێران بۆ بکەین. ئەوان مردون، ئێمەش دەمرین. ئەوان ئازیزەکانی خۆیان بەجێ هێڵا، ئێمەش بە هەمان شێوە، کەواتە مردنتان نەبین نەچێ براکانم. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەفەرمێ زۆر بیری مردن بکەنەوە، بەردەوام لە بیرتان بێ. کاتێک دەتەوێت سەرکەشی بکەی، بیر لە مردنەکەت بکەرەوە، ڕۆژێک دێت کۆتایی بە ژیانت دێ، ئەم ژیانە بەجێ دەهێڵی بەبێ خواحافیزی. بەڵێ زۆربەی وانەی کە لە گۆڕستانن بەبێ خواحافیزی ژیانیان بەجێ هێڵا، بەتەمای مردن نەبوون. ئەمڕۆ بەتەمای ژیان بوون، بەرنامەی چەندەها ساڵیاندا نابوو، بەڵام پێی نەگەیشتن. مردن هەموو ئاواتەکانت، هەموو خەونەکانت لە گۆڕ دەنێ، بەڵام ئەگەر ئینسانێکی لەخواترس و خواناسبی، ئەو ئاواتانەی کە لە دنیا هەت بووە، ئەو خەونانەی کە لە دنیا هەت بووە، لە بەهەشتا بە ملیۆنەها قات بە تەعویزەکاتە خوای گەورە، هەرچی ئاواتێکتە بوو لە بەهەشتا بەدی دێت. بەڵام ئەگەر ئینسانی خوانە ناسبێ، هەم لە دنیا و هەم لە قیامەتش ئاواتەکانی کۆتایی پێ دێ و لە گۆڕ دەنرێت.